لە خولی نابی کوردستان یانی شێوانە لە دوای خولەکان دوو خەڵی گرنگی بەرامبەر چوارقۆڕنە لەدەستدا بەڵام لە پێشەنگی ماوەتەوە. لە هەفتەی سیانزەی خولی نایەبی کوردستان شێوانە لە دەرەوەی یاریگای خۆی بووە میوانی چوارقۆڕنە. لە خولەکی پێنجی سەرەتا بەڵێن فایق لێدانی سزای بۆ چوارقۆڕنە لەدەستدا. سەرنجام نیوەی یەکەم بێگۆڵ هەردوو لە یاریگا هاتنە دەرەوە. لە نیوەی دووەمدا و لە خولەکی 47 دیلمان ڕۆکان گۆڵی یەکەم و پێشکەوتنی شێوانەی تۆمار کرد. نزیک بوو لەوەی یانەکەی کەلار یاریەکە بباتەوە، بەڵام لە خولەکەکانی کۆتاییدا ڕێباز ئیسماعیل گۆڵی یەکسان بوونەوەی چوارقۆڕنەی تۆمار کردە و هەردوو لا بە گۆڵەیەک یەکسان بوون. ئەمە کێشەیەکەوەیە کە لە سەری ڕزبەندین هەر تیمێک بێتە بەرامبەر بێمە لەگەڵمانە یاری هەبێ بەڕاستی بە جۆرێکی تر دەرەکەوێت. چوارقۆڕنە بەڕاستی ڕاستە لە خوای ڕزبەندیەکەوانە، بەڵام وەکو ئاستیاریکردن یعنی یەکێک لەو تیمانەی کە ئەتوانین بڵێن ئەو جۆرە ئاستیاریکردنیان توانین بڵێن تیمێکە بۆ تر ڕکابەری خاڵێکمان بەدەستێنا، بەڵام لە هەمان کات دەتوانین بڵێن دوو خاڵمان لە ڕۆژ بە حکمەوێ ئێمە تاوەکو خولەکانی کۆتایی یاریەکە یەک بەش لە پێشەوە بووین، بەڵام بەداخەوە لە تۆپێکی وەستاوە گۆڵی یەکسامونمان لێکرایەوە. دوو یارزانمان لەدەستدا بوو بەهۆی کارتی کەڵەکە بوونی سێ کارتی زەرد یارزانی کاریگەریش بوون، بەڵام ئێمە توانیمان ئێمە تیپێکی بە کۆمەڵین تیپێکین هەوڵمانداوە هەموو یاریزانەکان گرنگی و پێگەی خۆی دیار بێ. بەداخەوە بە عکسی تیجاهی یاریەکە لە تۆپێکی جێگیر گۆڵمان لێبوو لە سەرەتای گێمی دووەم و بەڕاستی زۆر دڵخۆشم ئەوڕۆ بە ئەدای تیپەکەم، بەڵام لە هەمان کاتدا دەبووە یاریەکەمان بردباوە. بەو شێوەیە شێوانە بە 27 خاڵەوە هەر لە پێشەنگی ڕیزبەندی ماوەتەوە. چوارقۆڕەش ئەنجامەکانی وەک پێویست نییە و بەتەنیا 8 خاڵەوە ڕیزبەندی پێش کۆتایی خولی نایەبی کوردستانی گرتووە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام.